لە ئەنجامدا دوو کەس گیانیان لەدەستدا و سێ کەسی تر بریندار بوون. بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لەو شوێنەیە کە من وەستاوم دوو کەس گیانیان لەدەستدا و سێ کەسی تریش بریندار بوون. ئێرە کۆتایی شەقامی بەهەرکەیە. لە ئەنجامی ڕووداوێکی هاتوچۆ کە دوو ئۆتۆمبیل بوون لە نێوان ئۆتۆمبیلێکی زۆری لانکرۆسەر و ئۆتۆمبیلێکی زۆری نیسان کە لانکرۆزەرەکە بەرەو ناو بەهەرکە بە خێرایەکی زۆر هاتووە و ئۆتۆمبیلەکەی تر بە پێچەوانەی ئەو بۆ کە سێ کەسی تێدا بووە پێکدا دەکێشن و سێ کەسی ناو ئۆتۆمبیلە نیسانەکە کە ئۆتۆمبیل زۆری نیسانی تایبەت بوو لەو سێ کەسە دوانیان گیان لەدەست دەدەن و دانەیەکیان بریندار دەبێ لەگەڵ دوو کەسەکەی تری کە لە ناو لانکرۆزەرەکە بوون. یعنی لە ئەنجامدا دوو کەس گیانیان لەدەستداوە سێ کەسی تریش بریندار بوون. من بۆ پشتڕاستکردنەوەی ئەو هەواڵە پەیوەندیم بە بەڕێوەبەری پزیشکی دادی هەولێر کرد دکتۆر ئارام حەلی بۆ 964 ئەوەی پشتڕاست کردەوە کە دوو کەس گیانیان لەدەستداوە و دوو تەرم هاتۆتە لای ئەوان و ئەوان توێکاریان بۆ کردووە و ڕادستی کەسوکاریان کردەوە کە ئێستا ئەو دوو تەرمە لە مزگەوتی گرجۆتیارن خەریکی مەراسیمەکانی پرسن. ڕووداوەکە لە کاتژمێر 6 و 10 خولەکی ئێوارە بووە. لە ئەنجامدا دوو کەس گیانیان لەدەستدا و سێ کەسی تر بریندار بوون. یعنی کۆی گشتی 5 کەس بووە. لانکرۆزەرەکە بەرەو ناو بەهەرکە هاتووە و ئۆتۆمبیلە نیسانە تایبەتەکە بە پێچەوانەی ئەو بووە. لێکیان داوە و یعنی ڕاستەوخۆ دوو کەسەکە گیانیان لەدەستداوە سێکەی تریش بریندار بوون و گوازانەوە بۆ نەخۆشخانە و لەژێر چاودێری چڕدانە.